سڵاو لە کلیل میدیاوە سەرەتا مانگی ڕەمەزانی پیرۆستان پیرۆز بێتن. پێم خۆشە ئەمڕۆکە لەگەڵ ئێوە دڵخۆشێک باش بکەم. یەکێک لە دیمەنە جوانەکانی شاری هەولێر پێکەوە ژیانە. ئێرە چیان دەرا؟ پۆسێکمان لۆ هاتیە وابزانین چییە؟ تاتا لە کۆتایی. لە کۆتایی قەلغانی یوتیوبمان وەرگرت دوای 2 ساڵ هەوڵدان مادیبوون وەکو یەکەمین پێیجی کوردی توانیمان قەلغانی یوتیوب بەدەست بێنین. بەڵام پژیرە جوانەکانی ئێوە بوو ئێمە گەیاندە ئێستاکە سوپاسی هەموو لایەکتان دەکەم بێکەوە با بەرەو یەک ئێم بڕۆین. هیوادارم هەموو لایەکتان تەندروست و لەش ساغ و دڵخۆش بن. هەمیشە باشترینەکان ببینە لە کلیل میدیا.